خوای بەخشندەی میێرەبان هەڵبەت لە ناوەڕاستی نەوەتەکانە ئەو کاتە با بڵێین من بۆ خۆم خەریکی شانۆ بووم، کەمتر بە دنیای فیکر و کتێب و ئەوانەوە سەرقاڵ بووم، زیاتر خەریکی شانۆ بووم. متاسیر بووم بە یەکێک لە دەقەکانی شکسپیر کە هاملێت بوو. هەر بۆیەش تیپی شانۆی هاملێتم کە دروست کرد ئەو ناوم لێنە، ناوی یەکێک لە شاکارە شانۆیەکانی شکسپیر کە کاراکتەرێکی سەرەکی ئەو دەقەیشی بە ناوی هاملێتەوە بوو. ئەو زەمەنە لە ناوەڕاستی نەوەتەکان خەریکی شانۆ بووم، زیاتر بەو دەقانەوە خەریک بووم. دوایین جار لە ناو ئەو تەحەولەی کە لە لاوانی شیوعیەوە لە شانۆ وازم هێنا هاتمە قوتابخانەی هونەری کۆساری لە بزوتنەوەی ئیسلامی، دیسان لەوێش خەریکی شانۆ بووم. ئەو کاتە چیرۆکێکی شانۆیی کاک عادل باخەوان بە ناوی مەجهول سیناریۆم بۆ دانا و کردم بە نمایشێکی شانۆیی لە ساڵی 96 لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی. لە دوای ئەوە لە ناو ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامیە ئیتر لەوێەوە ئاشنا بە دنیای فیکر و فەلسەفە و ئەتوانم بڵێم دوای ئەوەی کە من لە شانۆ لە ناو لاوانی شیوعی هاتمە قوتابخانەی هونەری کۆساری لە بزوتنەوەی ئیسلامی، دەسم کرد بە خوێندنەوە لەسەر فکری مارکسیزم، لەسەر مادیەت و میسالیەت، لەسەر ماتریالیزم و ئایدیالیزم و فەلسەفەی مارکسیزم. ئەو کاتە زۆرم خوێندەوە، لێەوە دەستم پێکرد لەسەر کانت و هیگڵ و فیورباخ و سپینوزا و ئەو سیراع فەلسەفیە فکریە قوڵەی کە لە نێوان ماتریالیزم و ئایدیالیزم، مادیەت و میسالیەت هەمیشە هەبووە و دوایی فەلسەفەی مارکسیزم لەسەر چی بینا کراوە. لە یادمە و کاتە کۆی ئەو دیراسانەی کردم، کۆڕێکم گرت هەر بە ناونیشانی ماتریالیزم و ئایدیالیزم و فەلسەفەی مارکسیزم. دوایش چاپم کرد بەداخەوە بەشێک لەو نووسینە سەرەتاییانەم ئێستا لەبەردەست نەماوە بەوەی زۆر ئاڵ و گۆڕ و شوێن گۆڕین و زروفی سیاسیەوە. و دوایی لەسەر حەزاری ئیسلامی زۆرم خوێندەوە و دواتریش قیسەت الحەزارەی هەموو شارستانیەتەکان کە لە ناویە بەشێکی فراوان باز لە حەزاری ئیسلامیەکە، ئەوە بوو نامیلکەیەکیشم لێ چاپ کرد بە ناوی شارستانیەتی ئیسلامی. نامیلکەی دووەم لە دوای شارستانیەتی ئیسلامی دەرەنجامەکانی پێشکەوتنی ڕۆژئاوا باسم لەوە کردووە کە ئیسلام لە قۆناغێکی گەورە خاوەنی شارستانیەتێکی گەورە بووە، خاوەنی پێشکەوتنی گەورە بووە لە هەموو بوارەکانە. بۆ ئەو کاتە زۆر بەچێژ بوو کاتێک کە گەنجێک ئەخوێنێتەوە شارستانیەتی ئیسلامی خاوەنی چی بووە و دەرەنجامەکانی پێشکەوتنی ڕۆژئاواش سەرەڕای لایەنەی جابی و باشەکانی سلبیاتەکانی کە بەرهەمی هێناوە چی بووە، لەوێەوە دەستم پێکرد. خۆی بە تەحدید کتێبێک نییە بڵێم وەڵا ئەم کتێبە تەحەولێکی بۆ من دروست کردووە، بەڵام توانم بڵێم چەند کتێبێک کاریگەری لەسرم هەبووە لە پەروەردەم لە ئەو بنیادە ڕۆشنبیری و فکری کە هەم بووە. بە نمونە من زۆر بەلامەوە کتێبەکانی دکتۆر تەها جابر ئەلوانی بە ڕەحمەت بێ، ئەو کتێبانەی ماهەدی فکر کە پەیمانگای جیهانی فکری ئیسلامی چاپ بووە، ئەمانە زۆر تەئسیری لەسەر من هەبووە کە
کە لە بیدایەتی ئەو قۆناغە فکریەی کە ئینسان وەرەگرێ زۆر سوودم لەم کتێبانە بینیوە. ئەمانە بۆ نمونە قەیرانی عەقڵی موسڵمان دکتۆر عەبدولحەمید و ئیسلاحکردنی فکری ئیسلامی دیسان دکتۆر تاها جابر، ئەمانە زۆر سوودم لەیان بینیوە. جگە لەوە یەکێک لەو کتێبانە کە زۆر سوودم لێی بینی معالم في الطريقی سید قوتب بوو کە بە کوردیش هەر جارێکی تر مەشخەڵی ڕێبوو، زمانێکی بەرزی نووسینە و توانم بڵێم لە ڕووی فکریەوە زۆر سوودم لێی بینیوە. لە قۆناغەکانی تریشە ئێمە و کاتە ئەم نامیلکانە زۆر تەئسیری هەبوو لێمان کە پێی پەروەردا بووی، واتە لە دەرسە منهەجیەکانمانە ئەمان خوێند، بیر و باوەڕی ئیسلامی بە پێی قورئان و سونەت. ئەمە نووسینی محەممەد جەمیل زینۆیە کە لە ساڵی 97 وەکو منهەجی پەروەردەیی خوێندومە و بەشێکی تر لەو نامیلکانی کە لەو سەردەما زیاتر نامیلکە زۆر خێرا و ڕەواجی هەبوو و ئاسانە هات بەدەستەوە. کتێب کەمتر وەکو ئێستا دەسەکەوت، پێشانگای کتێبوانە نەبوو، بۆیە زیاتر سوودمان لە کۆمەڵێک سەرچاوە بینی کە بەتایبەت ئەو زنجیرەکانی هاوڵانی مامۆستا حەبیب بەڕەحمەت بێ زۆر سوودم لێ بینیوە. مامۆستا سابرگرت ئازەبانی کۆمەڵێک نووسینی هەبوو کە دەمکوتکردنەوەی ناحەزانی ئیسلام دەربارەی چەند کێشەیەکی ئاینی کە ئەمە بەرگی یەکەمی 86 بووە، من دەسم کەوتووە تا ئێستاش پاراستومە لە دوای با بڵێن نەوەتەکانە من دەسم کەوتووە. کۆمەڵێک نووسراوی هەبوو لەمانە زۆر سوودمان لێی بینیوە و مامۆستای شارە زووری ئەو کتێبانەی زۆر لەو کاتە داریون و ئەوانە زۆر سوودمان لێی بینیوە، چون بۆ ئێمە تازە بوو لەو کاتە و ئیسلام و ڕێچکانی مامۆستا عەلی باپیر بە هەمان شێوەویش گرنگ بووە و کاتە کە کاریگەری هەبوو سوودم زۆر لێی بینیوە. تا ڕادەیەک ئەو کتێبانە ئەو نامیلکانە لەو بیدایەتانە سوودم لێیان بینیوە. لە ساڵی 96ەوە لە ناو ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی ئەو فترەیە لەگەڵ کاک عادل باخەوان بووم، ئەتوانم بڵێم کاریگەری ئەو شێوازی نووسینی ئەو لەسرم هەبوو، چیرۆکەکانی ڕۆمانی کەیوانی چه هەندێکی تر لە نامیلکەکانی بە تایبەت ئەوانەی کە لە بەردەسمە دوای 7 ساڵ لە شکستی ئەلمانیەتی کوردی پرۆژەیەک بۆ دەوڵەتێکی قانونی ئیسلامی ئەمە ساڵی 98 نووسی، هەرچەنەوە ئێستا ڕەنگە جیاواز بێ لەگەڵ بۆچوونی ئەو کاتەی ئێستەی یان ئەمەی کە ئەو نووسی با لە عەقیدەوە دەست پێ بکەین. ئەمە نووسینی کاک عادل باخەوانە ساڵی 98. حەزەکەم ئەم دوا لاپەڕیتان دواوتەیتان بۆ بخوێنمەوە کاڵەیە ئەوانەی بۆ ژیانی دنیا خۆیان ماندووەکەن مانای هەموو شتە ڕۆحیەکان لە دەسەدەن، بەڵام ئەوانەی بۆ قیامەت کارەکەن بەختیاری هەردوو دنیا بۆ خۆیان دیاریەکەن. ئەم بەختیاریەش دابین نابێتە عەقیدەیەکی چاک و دروست لە ئیسلام وەرنەگریت، کەواتە بۆ ئەوەی بە بەختیاری بژین با عەقیدەی ئیسلامیمان بپارێزین. عادل باخەوان 11/6/1998 سلێمانی. و شێوازی خوێندنەوەی کاک عادل کە ئەو کاتە بۆ نمونە تەجزیە کردین دەفتەری هەبوو، چی ئەخوێندەوە کورتەی ئەم نامیلکەی کە خوێندوێتیەوە ئەینووسیەوە و تاریخەکەی، واتە ساڵانە دەفتەرەکانی خوێندنەوەی کە تێبینی لەسەر نووسی بوو، چکە پێوتین ئێوە
ئەم کتێبەی خوێندنەوە ئەم نامیلکەی خوێندنەوە دوای بیرتانەچێتەوە یان ناگەڕێنەوە سەری بیدۆزنەوە بزانن پوختەکەی چی بووە بینوسنەوە و ئەرشیفی کەن دوایی کاتێک کە خوێندنەوەی ساڵێکت تۆمار کردووە کوایە دەیان مجلد کتێبت خوێند بێتەوە هەمووی مختصەرەکەی لە دەفتەرێکایە ئەوانە کاریگەری لەسەر من هەبووە بۆیە لە دوای ئەوە بۆ خۆم کە نووسیومە بەشێک لە نووسینەکانم بەداخەوە کە ئێستا لە بەردەستانین یا فەوتاون یا لە ئەرشیفی خۆمان نەماون یەک دانەیان کە تا ئێستا با بڵێین چاپ نەبووە ئەمەیە کە بڵاوم نەکردەوە ئێرهابی ڕۆژنامەگەری کوردی دژ بە ئیسلام و دژ بە ئیسلام ئەمەی کە زیاتر لە ساڵی 97 و 99 ئەو کاتە ململانەیەکی توندی فکری و ڕەد و ڕەتکاری هەبوو لەسەر ئیسلام ئەمە تۆماری ئەوانەیە بەڵام تا ئێستش بڵاوم نەکردوەوە پاراست و مەلای خۆم ماوە زیاتر من قەناعەتم وا بوو ئینسان بۆ ئەوەی بتوانێت 6 لاپەڕە بنووسێ بێ 6 مانگ بخوێنێتەوە مەرج نییە ئەوەی کە بیەوێ خێرا بنووسێ بە پێچەوانەوە بێت تۆ پاشخان و باگراوندێکی قوڵی خوێندنەوە و دیراست هەبێ و جا بتوانی بنووسی من لە فترەیەکە کۆمەڵێک چاپکرا و بڵاوکراوەم هەیە دوایینیان لە ساڵی 2003 بەدووە ژیانی سەدام بوو کە نووسیمەوە چکە من گەر تەماشای کتێبخانەکەشکەی شتم لەسەر سەدام و لەسەر عێراق زۆر هەیە دراسەیەکی زۆرم کردووە جمهوریەتی خەوفی عێراقی سەدام ئەم جمهوریەتەی کە کۆماری ترسی سەدام بووە زۆر شتم لەسەر خوێندۆتەوە تا دوایین جار گەشتم بەوەی ژیانی ئەم کاراکتەرەی ناوی سەدامە بینوسمەوە لە دوو بەرگی کتێبێکە نووسیم و لە 2005 هەردوو بەرگەکە بڵاو بووە لە ڕاستیە عادەتەن ڕەنگە چیرۆک زیاتر کاریگەری لەسەر ئینسان دروستکە من ئەوەی کە گریاندومی زیاتر لە جارێک چیرۆکی سەمونێ بۆ شیفایە کە مامۆستا تۆفیق کەریم لە بەشێک لە کتێبەکەی کە داوی خانەخوێیە بەسەرهاتی ڕۆژنامە نووسێکی کورد لە زیندانەکانی ئەمریکا کە لە 2004 چیرۆکەکەی لە قەسر نووسیوەتەوە بەڕاستی گریاندمی چکە چیرۆکێکی دروستکراو نییە خەیاڵ نییە چیرۆکی تەنها کچێکێتی کە هەیەی و منداڵە و حەزی بە سەمونە و بۆ یەکڕێ و بۆیە هێنێتەوە بەڵام شەو ڕێگای گیرێ و ناگاتە ئەو شوێنی کە ماڵ و مناڵەکەی لێیەتی شەو لەوێ باران ماڵەکەیانە ڕوخێنێ و شیفا کۆچەکە ئەم بە سەمونەکانەوە دێتەوە کاگات دەچێتە سەر قەبران بۆ کاتی ناشتنەکەی و سەمونەکانی بەدەستەوەی ئەمە ناخی هەژاندم زۆر گریاندنی ئەمە چیرۆکی شیفایەکە فعلەن گریاندوونی پەشیمان نەبووم چکە خوێندنەوە بەسوودە دوجار هەرچیەک بخوێنیتەوە ڕەنگە من لە کتێبخانەکەما زۆرترین ئەو نووسینانەی لەسەر ئیسلامیش نووسراون لەسەر قورئان نووسراون لەسەر محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هەموویم هەیە دیراسەیم کردووە و بەشێکیان سوودم لە بینیون بۆی کە وەڵام بدرێنەوە نایچ نووسینێک نییە لە خوێندنەوەی پەشیمان بم بەڵام ڕەنگە ئەسەفم خواردبێ بۆ پەشیمان بوونەوەی نووسەرێک لە نووسینێکی کە نووسینێکی هەبووە پێشتر چۆن بووە دواتر پەشیمان بۆتەوە لی بۆ نمونە کتێبی العومدە فی ئیعداد العودەی عەبدولقادر عەبدولعەزیز کە ڕەنگە لە نەوەتەکانە بزوتنەوە ئیسلامی و زۆر لە بزوتنەوە ئیسلامیەکانی ترکە چەکدار بوون لەسەرەوە پەروەردەبوو بن
لەم دوایانە عەبدولقادر عەبدولعەزیز کە مراجعاتی نووسیوە پەشیمان بۆتەوە لەو ئاڕائانەی لەو کتێبە نووسیوێتی. کتێبی تایە کە زۆر جار خوێندوومەتەوە، بە تایبەت ئەم کتێبە ئەمەی کارێکی ژەهراوی ئەمریکا و عێراق و گازبارانی هەڵەبجە کە یوست هێڵتەرمان نووسیوێتی. ئەمە لەسەر هەڵەبجەیە. چیرۆکی کیمیابارانی هەڵەبجە هیچ کەس نەیتوانیوە تا ئێستا وەکو هێڵتەرمان تۆماریکە. بەڕاستی کورد قەرزاری ئەم پیاوەیە. ئەمە یەکێکە لەو کتێبانی زۆر کات تەماشایەکەمەوە بۆی تێبگەی کە کورچی بەسەر هاتووە و تراژیدیای هەڵەبجە چی بووە بێم کتێبە بخوێنێتەوە هەموو کەسێ. ئەمە یەکێکە لە دۆکۆمنتە گەورەکانی کە لە کتێبخانەکەما قەت لە یادی ناکەم. ئەمە لە ڕۆژی بڵاوکردنەوەی کتێبەکەش خۆم لە مناسەبەکەی بووم زۆر دەستخۆشیم لە هێڵتەرمان کرد کە خزمەتێکی گەورەی کردووە بە کورد. و ئەم کتێبە ڕەنگە ئەم کتێبە زۆر کۆن نەبێ، مە 2007 چاپ بووە دوای لە سێدارەدانی سەدام، قەزەی دووجێل و نیهایەتی سەدام. من هەمیشە ئەمە ئاڵێمەوە، زۆر ئەمە باس کردووە لە وتارەکانم کە قسەم کردووە. تومە سەدام لە ساڵی چەنە لە دووجێل تەقەی لێکرا لە ساڵی 82. ئەو کاتە خەڵکێکی زۆری پەناحەق قەتڵ و عام کرد، خەڵکێکی زۆری کوشت. بەڵام ئەو دۆسیە بۆ نیهایەتی سەدام لەسەر ئەو تاوانە ملی کرا بە پەتا لە عێراقا. واتە مەرج نییە تاوانبارێک کە تاوانێکەکە و کەس ناوێرێ قسە بکە ئیتر ئەو تاوانە کۆن ببێ و سزای لەسەر وەرنەگرێ. هەموو تاوانێ سزای هەیە، بەتایبەت تاوانی دەسەڵاتدارانی ستەمکار باجەکەی کۆتایی خۆیانە. بۆیە ئەمە یەکێکە لەو کتێبانەی کە چیرۆکێکی زۆر جوانی کۆتایی ستەمکارێکی وەکو سەدام نیشانەدا لەسەر تاوانێک کە کاتی خۆی کەس نەیوێراوە ئەسڵەن باسیشی بکە و شەکواشی لەسەر بکە. بەڵام دوای چەند ساڵ دێنەگەڕێن کێ کوڕەکەی لە دووجێل لە سێدارە دراوە بەنا حەق بابێت سکاڵاکار بێت لەسەر سەدام. ئێستا سەدام لە قەفەزی تاوانایە و لەسەرەوەش دادگایی کرا و لە سێدارە درا. چیرۆکەکانی عەزیز نەسین، چیرۆکەکانی عەزیز نەسین زۆر واقعین و زۆر چێژم لێی بینیوە حەزمەگەر من نووسەری ئەم چیرۆکانە بوومایە. و بە تایبەت تریش لە ناویانە ئەوەی گێلە پیاوی کە بەڕاستی بە واقعی ئەمڕۆی ئەم کۆمەلگایی ئێمە نووسراوە. کاتێک گێلە پیاوە خوێنیتەوە تێگەی کە ئەم کۆمەلگایە چەند پڕە لە ئەو چیرۆکە. کتێب ڕەنگە من کتێبخانەکەم بەشێک لەو کتێبانی تایە بێ، هێشتا کاتی خوێندنەوەیم نەبوو بێ، بەڵام پێم وایە ئەمە ئەو هاوڕێیە من نەگەر خوا عومر باقی بکە لەگەڵ یانە ژیانەکەم. بۆیە کتێب سەرمایەکی گرنگە بۆ ئێستا و بۆ داهاتووی ئینسان و بۆ دوای خۆشت کە جێهێڵی بۆ نەوەکانت سوودی لێبینە.